دوجار هەڕەشەکانی موختەدا سەدر و لایەنە شیعەکانی عێراق کاری خۆی کرد. ئەنجوومەنی پیرانی ئەمریکا ڕەتکردەوە لە چوارچێوەی یاسای بودجەی 2016 ئەمریکادا ڕاستەوخۆ و بێگەڕانەوە بۆ بەغداد چەک و هاوکاری سەربازی ڕەوانی هەرێمی کوردستان بکرێت. بۆ پەسەندکردنی پرۆژە بڕیارەکە پێویست بوو 60 سیناتۆر دەنگی ئەرێنی بدەن، بەڵام تەنها 54 سیناتۆر دەنگی ئەرێنیان بە پرۆژە بڕیارەکەدا و لە بەرامبەردا 45 سیناتۆریش دژی پرۆژە بڕیارەکە دەنگیاندا. جۆن ئێرنست سیناتۆری کۆماریەکان کە خاوەنی بیرۆکەی پڕچەککردنی ڕاستەوخۆی پێشمەرگە بوو، دوای ڕەتکردنەوەی پرۆژە بڕیارەکە ڕایگەیاند پێداگرە لەسەر پشتگیری کورد لە عێراقدا. بۆ پێی کورد هاوبەشی سەرەکی ئەمریکایە لە تێکشکاندنی داعشدا و ئەمریکا نابێت لە کاتێکی ئاوەدا بە هیچ شێوەیەک پڕچەکردنی هاوپەیمانە کوردەکان دوا بخات. بەرلەسان ڕۆژێک هەر یەک لە جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا و ئاشتۆن کارتەر لە دوو نامەدا بەجیا داوایان لە کۆنگرێس کردبوو پرۆژە بڕیارەکە ڕەت بکەنەوە. بۆ پێی زیان بە بەرژەوەندیەکانی ئەمریکا دەگەێنێت و دەبێتە هۆی دابەشبوونی عێراق و بەهێزبوونی پێگەی ئێران لە عێراقدا. چاودێرانی ئەمریکی پێیان وا بوو نامەکانی جۆن کێری و ئاشتۆن کارتەر کاریگەری هەبووە لەسەر گۆڕینی بۆچوونی بەشێک لە سیناتۆرەکانی کۆماری و دیموکراتیش کە پێشتر پشتگیریان لە پرۆژە بڕیارەکە کردبوو. جۆن کێری لە نامەکەیدا ڕایگەیاندبوو لە ئێستادا پرۆسەی پرچەکردنی پێشمەرگە لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە هیچ گرفتێکی نییە و چەکەکان لە ماوەی 24 کاتژمێردا لە بەغداوە دەگەنە هەولێر. وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ڕازیکردنی سیناتۆرەکان ئاماژەی بە وتەیەکی مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان کردووە کە لە کاتی سەردانەکەیدا بۆ ئەمریکا بە بەرپرسانی واشنتۆنی وتووە گرنگ ئەوەیە پێشمەرگە پڕچەک بکرێت، ڕاستەوخۆ بێت یان ناڕاستەوخۆ. ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکاش لە نامەکەیدا ڕایگەیاندووە بۆ پێی موختەدا سەدر و سەرکردەکانی حەشدی شەعبی هەڕەشەی بە ئامانجگرتنی باڵیۆزخانە و پێگەکانی ئەمریکایان لە عێراقدا کردووە. ئەوە پەسەندکردنی پرۆژە بڕیارەکە دەبێتە هۆی ئەوەی ژیانی هاوڵاتیانی ئەمریکی و دیپلۆماتکارەکانیان لە عێراق بکەوێتە مەترسیەوە. دوای ڕەتکردنەوەی پرۆژە بڕیارەکە ستیڤن موار وتەبێژی وەزارەتی بەرگەری ئەمریکا جەختی لەسەر استراتیژی سەربازی ئەمریکا لە عێراق کردەوە و ڕایگەیاند بۆ ئەوەی لە عێراقدا شکست بە داعش بهێنرێت دەبێت عێراق بەیەکگردووی بمێنێتەوە. بۆی ئەمریکا هاوکاریە سەربازیەکان تەنها ڕەوانەی بەغداد دەکات و لە بەغداوە هاوکاریەکان دابەش دەکرێن. هەر لەبارەی پڕچەکردنی ڕاستەوخۆی پێشمەرگەوە پێشتر گروپی خەیرانی نێودەوڵەتی کە گروپێکە بۆ لێکۆڵینەوەی استراتیژی ڕایگەیاندبوو پڕچەکردنی ڕاستەوخۆی پێشمەرگە دەبێتە هۆی قوڵبوونەوەی ناکۆکیە تایفیەکان و زیاتربوونی دەستێوەردانی دەرەکی لە عێراقدا. هۆشداریشی دابوو بەهۆی ئەوەی هێزی پێشمەرگە هێزێکی یەکگرتوو نییە و لە کۆنتڕۆڵی دوو حیزبی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندان مەترسی ئەوە هەیە پڕچەکردنی ڕاستەوخۆی پێشمەرگە ببێتە هۆی دروستبوونی ناکۆکی لە ناوخۆی هەرێمی کوردستاندا. بۆ پێی هاوکاریە سەربازیەکان زیاتر سوودی بۆ پارتی دەبێت، ئەمەش دەبێتە هۆی ئەوەی لایەنی یەکێتی زیاتر پشت بە ئێران ببەستێ. گروپی خەیرانی نێودەوڵەتی پێشنیازی ئەوەشی کردبوو دەبێت ئەو وڵاتانی هاوکاری پێشمەرگە دەکەن دڵنیا بن لەوەی هاوکاریەکان تەنها ئەو هێزانە دەگرێتەوە کە لە کۆنتڕۆڵی وەزارەتی پێشمەرگەدان. گروپەکە هەروەها داواشی کردبوو پێویستە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش هاوکاری هەرێمی کوردستان بکەن بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە و بە نیشتیمانی کردنی ئەو هێزە.